ڕۆژی قیامەت کەس بۆی نییە بڵێ وەڵام من خوام نەدەناسی، نا تۆ خوا دەناسی، هەموو یەکێک خوا دەناسێ. دەی مادام خوا دەناسی وەرە بیپەرستە، مادام خوا دەناسی وەرە پابەندی فەرمانەکانی بە، مادام خوا دەناسی گوێڕایەڵی شەریعەتەکەی بە، لەسەر ڕێگا ڕاستەکەی سڕاتە مستەقیمەکەی بڕۆ. خۆ ناکرێ بڵێ من خوا دەناسم بەڵام حسابی بۆ ناکەم. چۆن دەبێت؟ شتیوان نابێت. ئەگەر بێت و لله المەثل الأعلى نمونەیەک بێنینەوە، مۆزەفێک لە دایرەیەکە ئیش دەکات، یەکەم ڕۆژە هاتووە مدیرەکەی پێدەناسێنرێت، ئەمە مدیری تۆیە، دەڵێ خۆ من دەیناسم بەڵام بە قسەی ناکەم. یەکسەر دەردەکرێت فەسڵ دەکرێت، ناکرێت. چۆن دەیناسی بە قسەی ناکەی؟ نابێ. کە ناسیت مدیرتە، ئەو مدیرە پێت دەڵێ سەعات ئەوەندە دەی بۆ دەوام، سەعات ئەوەندە دەڕۆیتەوە، ئەم ئیشە دەبێ ئەنجام دەی، ئەم ئیشە دەبێ خۆتی لێ بە دوور بگری. ئاوا کە ناسیت دەبێ گوێڕایەڵی بکەیت. خوای گەورە لە مدیر گەورەترە، تۆی دروست کردووە، تۆش شایەتی دەدەی لەسەر خۆت کە خوا دروستی کردو. کەواتە ئیدا عەرەفتە فەلزەم، کە ئەوەت زانی و خواد ناسی دەبێ پابەندی بی، ئیلتیزامی پێ بکەیت. دەبێت لەسەر ئەو ڕێگا و بەرنامەیە بڕۆی کە خوای گەورە بۆی داناویت. نابێت لەسەر ڕێگایەک بڕۆی کە خوای پەروەردگار بۆی دانە ناویت. مرۆڤێکی وەکو تۆ هاتووە ڕێگایەکی تری داناوە، بانجی خەڵک دەکاوەرن لەسەر ڕێگاکەی من بڕۆن. ئایا ڕێگاکەی ئەو خالقەی تۆی دروست کردووە شایستەترە لەسەری بڕۆی، یا ڕێگای مرۆڤێک وەکو تۆیە